يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران وخوان آساني بريس وتاري أم جمعية ما پشتیوان بخواي پروردگار باسی نیشتیمان و نەتەوە دەکەین. نیشتیمان ئەو جێگایی کەوا مرۆڤ تیا لەدایک دەبێ، خواردن و خواردنەوە و بژێوی ژیانی لەسەر بەدەست دێنێ. نیشتیمان ئەو شوێنەی کە ئینسان بە هەواکەی دەژی، بە ڕەوشت و خۆی بەهرەمەند دەبێ، تێیدا فێری خوێندن و خوێندەواری و نووسین و پێگەیشتن دەبێ، بە سەیرانی گوڵ و گوڵزار و چڵ و چیمەن و چەم و چنووری و چیا و چناری و کانی و کارێزی و باخ و شاخی کەیف خۆش دەبێ. دوای مردنیش ئەو نیشتیمانە جارێکی تر لە ئامێزی دەگرێتەوە و وەکو دایکێکی بەسۆز باوەشی بۆ دەکاتەوە. ئەمە وڵاتی هەر یەکێک لە ئێمەیە. ئەو کەسەش کەوا بە پەناهەندەیی دەچێتە وڵاتێکی هەندەران، مافی پەناهەندەیی پێدەدرێ و ژیان و گوزەرانی لەوێ لەگەڵ ماڵ و منداڵیا بەسەر دەبا، یاخود تەنها کەسێکە ئەو وڵاتە مافێکی پەنابەری پێداوە و جنسیەی ئەو وڵاتەی داوەتێ، دوای نیشتیمانەکەی خۆت کە تیا لەدایک بووی ئەبێ ئەو شوێنەش بە نیشتیمانی خۆت بزانی. ئەگەر شوێنێک بۆ جارێک بۆ سەیرانێک ڕوت تێکردبێ با وڵاتی خۆشن نەبێ، ئەگەر جارێک بۆ سەردانی نەخۆشی ڕوود لە وڵاتێک کردبێ ئەو مەسافەی کە لەوێ دەمێنیتەوە ئەبێ بە چاوی نیشتیمانی خۆت سەیریکەی. بۆیە هەموو ئەوانەی کەوا حەڵاڵ زادەن، پێشینانی ئێمە کەوتویانە حەڵاڵ زادە، مەبەستیانەوە نەبووە فڵان کەس کوڕی باوکی نێو نەعوذ بالله زۆڵە، مەبەستیانەوە بۆ حەڵاڵ زادە ئەو کەسەیە کە پێش هەموو شتێک بەرامبەر بە نیشتیمانی خۆی بە وەفایە. خیانەت لەو خاکە ناکا کە لێی لەدایک بووە کە جارێشکە لە ئامێزی دەگرێتەوە. خیانەت بەو نەتەوەیە ناکا کە بە زمانی ئەو قسە دەکا. حەڵاڵ زادە ئەو کەسەیە کە بە زیندووبوونەوە و سەرکەوتن و پێشکەوتنی نیشتیمانەکەی و نەتەوەکەی خۆشحاڵە، دەستی دوژمنی بۆ درێژ ناکا و زیانی پێ ناگەیەنێ. ئەگەر لە وڵاتێکی کەشدا بووی هەموو ئەوانەی کەوا لە هەندەرانن، هەموو ئەو کوردە خۆشەویستانەی کەوا مافی پەنابەریەتیان هەیە لە وڵاتێکی ئەوروپیان، ئەمریکیان و ئوسترالیدا یان لە رووسیا، لە هەر شوێنێکی سەرزەوین، ئەبێ ئەو شوێنش بە نیشتیمانی خۆت بزانی، بە هیچ شێوەیەک بۆ نییە خیانەتی لێ بکەیت، چونکە ئەو ئەمانی داوە بە تۆ. نابێ بڵێ غەیرە دینە، نابێ بڵێ من خەڵکی ئێرەنیم، نەخێ تۆ خەڵکی ئەوێ، چونکە نانی ئەوێ دەخۆی، چونکە پەناهەندەی بەڵێنت داوە کە خیانەت بەو نیشتیمانە نەکەی. چۆن لە کوردستانە حرامە خیانەت بەم خاکە بکەی، حرامە خیانەت بەو خاکەی ئەوێش بکەی، حرامە خیانەت بە هاوڵاتیەکانی ئەو وڵاتە بکەی کە تۆیان بە کەسی خۆیان قبوڵ کردووە، بە هاوڵاتی خۆیان قبوڵ کردووە. بۆیە نیشتیمان ئەوەندە گەورەیە، نەک هەر مرۆڤ، مەلەکان، باڵندەکان ئامادەن بە دەنووکی خۆیان کە بەهێزترین چەکیان دەنووکە بچووکەکەیانە، بەو دەنووکەی تا بۆی بکرێت دیفاع لە هێلانەکەی دەکات. ئەها باڵندەیەک لە ناو هێلانەکەیدا دەستی بۆ بەری کاتێکە لەسەر بەچکەیە هیچ دەسەڵاتی تر نییە بە دەنووک لێت دەدا. هەنگ ئەو باڵندە ڕەنگینە جوان پێشکەشکارە کاتێک کە هێرش بۆ هێلانەکەی بەری بتەوێ خاکەکەی داگیرکەی و لانەکەی و نیشتیمانەکەی پشێوێنی، ئامادەیە ڕوحی خۆی فیداکە، بە چزۆکەی پێتەوەدا کە پێش ئێوەدای خۆی دەمرێ. بۆیە هەموو زیندەوەران دیفاع لە نیشتیمانی خۆیان دەکەن، ئەو لانەی خۆیان بە نیشتیمانی خۆیان دەزانن. خاک ئەوەندە گرنگە، نیشتیمان ئەوەندە پیرۆزە، تەنانەت نەک مرۆڤ بۆنی خاکی خۆی پێخۆشە، جا ئاژوڵە جێویەکانیش بە هەمان شێوەن. بەسەراتێکی کوردەواری هەیە لە ساڵی 1911دا کە پێی وتراوە ساڵی بەفرە گەورەکە. لە زستانی ئەو ساڵی 1911دا 2 مانگ لەسەر یەک بەردەوام بەفرباریوە، واتە ئەو بەفرە نەچۆتەوە کە بەفرێکی تری بەسەرا هاتووە،
بەهۆی ئەوەی ئامێرەکانی ڕێگا پاکردنەوە ئەوانەش نەبوون بینی شوێنەکان تەواو قەتع بووە، ڕێگاکان بە تەواوەتی ژیراون. زاد و زەخیرەیە کە لە ماڵانیشا هەبووە بەرەو تەواو بوون ڕۆیشتووە، خەڵکی دەستی بە دەرەوەی گوندەکەی و شارەکەی خۆی ڕانەگەیشتووە. ئالەو بەفرە زۆری ساڵی 1911 زاینیدا ئەڵێ ئاژەڵانی کێوی لە شاخەکانەوە هاتنە خوارەوە، چونکە هیچ ڕوەکێک نەمابوو بە دەرەوە بێ و بتوانن سوودمەند بن لێ، گژ و جیایەکان هەمووی داپۆشرابوون بە بەفری ئەستور، بۆیە هاتنە ناو گوندەکانەوە پەنایان دێنا. ئەو مرۆڤانەی ئەمان لە بەریان ڕیان دەکرد پەنایان دەبردە ماڵەکانەوە، سەریان بە دەرگا و حەسارەکانەوە دەنا بۆ ئەوەی مرۆڤەکان شتێکیان پێشکەشکەن. لەو زەمانەشدا کورد هەر دڵسۆز بووە، هەر بەسۆز بووە کاتێک ئەو حیوانە کێوشتانەی بینیوە ئاوە بە زەلیلی هاتوونە خوارەوە ڕوو لە ماڵەکانیان دەکەن، ئیتر خەڵک پەلاباری نەداوە بیکوژێ، وەکو ئاوارەیەک تەماشای کردووە و هانای داوە لەگەڵ ماڵات و حیوانەکانی خۆیدا جێگەی کردوتەوە. ئەڵەن کەڵەشێویەک کەەوە خەڵکانی ئەو زەمانە کە نووسیویانەتەوە بە چای خۆیان بینیویانە، ئەڵە کەڵەشێویەک هاتووە حەوش و حەساری ماڵێکەوە، بەڵام کە نزیک دەبەوە لە حەوش و حەسارەکە و ناو ئاوەدانی و ماڵەکە دەیپڕماند و بە چوادەوری خۆیان خولی دەخوارد و دەگەڕایەوە، بەڵام بە زۆری بەفرەکە و مەویزبوونی لەوەی کە لە شوێنی خۆیدا هیچ خۆراکێکی دەست ناکەوێت جارێش کە دەگەڕایەوە داویست لێی نزیک ببنەوە زیاتر ڕای دەکرد. ڕیشسپیان و پیاماقوڵانی وەکۆم پیاوە بە ڕێزانەی مزگەوت باس کراوتیان ئەو حیوانە ئاواز زایە دەبێ، زیاد لە هەمویان نایە. پرسیان بە کابرایەکی ڕاوچی کرد کە لە دێر زەمانەوە پیشەی ڕاوچەتی بوو، ناسینی حیوانە کێویەکان بوو. ئەو پیاوەتی ئەوە حیوانە کێویەکی زۆر بەسفەتە بۆ خاچی خۆی، چونکە هیچ کات نەهاتۆ ئاتە ئاوەدانی لە ژیانیدا ئەم خاکەی پێ نامۆیە کە بۆن بە حەوشە و حەسارەکەەوە دەکات بە خاچی خۆی نازانێ، نامۆیە پێ و ناوێت سەر بە ماڵی بێگانەداکە. ئەوە هەل لە شاخا ژیاوە کە سەیری کردوتی ئەمە هی فڵان کەورگ و بناری شاخە، ئەوە حیوانی ئەو شوێنەیە، پسپۆر بوو لە ڕاوچێتیدا. وتیان جا چار چییە؟ وتی چار ئەوەیە دووسێ گەنجی لێ هاتوو کەوا بتوانن لە ناو بەفرا بڕۆن ئینسانی بەڕێز و لێ هاتوو بن، دەتوانن کەسێ خۆی بگەێنێتە ئەو کەورگ و شاخە لە ناو ئەوەش کەوتەی کە ئەماژەڵە دەزانم هیچ شوێیە مشتێک گڵ بێنێ، هەندێک گڵ بێنێ، چارۆکەیە گڵ بێنێتەوە. دووسێ گەنجی وەکو ئەم کوڕە بە ڕێزانە وتیان بەڵێ، بە هەر حاڵ بێ خۆیان گەیاندە ئەو شوێنە و سێ چوار مشت گڵی ناو ئەشکەوتەکە و پەناکەورگەکەیان بۆ هێنا، کە هێنان وتی تۆی بەسەر بەفرەکەداکەن تا دێتە ناو حەسارەکە و بەسەر حەسارەکەیان وردیکەن. یەکسەر ئەو ئاژەڵە بۆنی بە گڵاوکەوە کرد بە شوێنیان هات، ئەمجا بە چوادەوریا بۆنی بە شوێنەکەەوە دەکرد و بۆنی گڵی خۆی لێ هات، لەوێ دەستی کرد بە خواردن و ڕزگاری بوو. کەواتە ئاژەڵەکانیش بۆنی نیشتیمانی خۆیان دەکەن. بۆیە مرۆڤی ژوایە ئینسان جاری وایە لێرە ڕقی لە نیشتیمانی خۆیەتی، بەڵام هەموو ئەو گەنجە بە ڕێزانەی هەموو ئەو ژن و پیاوانەی کە لە هەندەرانن لێمان بیستون و لێیان بپرسن. ئەڵێ ئەو کاتێک کە دەچێ وڵاتێکی غەریبی کە دەیتەوە لە مەتارا دادەبەزیان لە سنوورەوە داخڵ دەبیەوە یەکسەر هەست بە ئارامی دەکەی. ئەو وڵاتەی لەبەری ڕات کردووە هەست دەکەی نائارامی کەلەی دووری. بۆیە نیشتیمان ئەوەندە پیرۆزە. شاعیرێکی وەکو لەتیف هەڵمەد لە شعری لاوچی ئازادیدا دەڵێ هەرچیم هەیە لێم بسێنن، بەڵام توخوا بەر لەوەی کە بمرێنن چنجێ خۆڵی وڵاتەکەم لە دڵەکەم بپڕژێنن. هەرچیم هەیە لێم بسێنن، هەرچی ئەسقان لە لەشمایە یەکەیەکە هەمووی بەگاز دەربهێنن، بەڵام توخوا نەکەن هەرگیز چڵێ داری ئەم نیشتیمانە بشکێنن. هەرچیم هەیە لێم بسێنن، مووی لەشی خۆم تەڵە تەڵە دەربهێنن، وەکو گریسێک بیپێچن و بمخنچێنن، بەڵام نەکەن توخوا نەکەن یەک بەردێکی ئەم وڵاتە بسووتێنن. ئەو هەموو مرۆڤە بە درێژایی مێژوو ڕوحی خۆی بەخشیوە لە پێناوی سەلامەتی خاکەکەیدا کە دەستی دوژمن نەکەوێت. ئەمەش پەیامێکی قورئانیە. ئیسلام پەیامی ئاشتیە، حتا بۆی بکرێ خۆی لە شەڕ لادەدا. بۆیە هیچ کاتێک ئیسلام لەگەڵ ئەوەدا نییە پەنا بۆ جەنگ ببرێ بۆ یەکلایکردنەوەی کێشەکان. بەڵام خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەو قورئانەی کە باسی نوێژ و ڕۆژووی تێدایە
باسی ئەمەشی تێدایە. ئەم ئاەتەی کە ئێستا دەیخوێنینەوە ئاەتی 39 سوورەتی الحەجە. لە سوورەتی حەجدا باسی حەجی تێدایە، باسی ئەمەشی تێدایە. خوا دەفەرمێ أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير الذين أخرجوا من ديارهم بغير حق إلا أن يقولوا ربنا الله ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله كثيرا ولينصرن الله من ينصره إن الله لقوي عزيز. خوا دەفەرمێ ئەی ئیمانداران، ئێستا لەلایەن خواوە ڕێگەتان پێدرا کە جەنگ بکەن. حتا ئەو کاتە موسڵمانان شەڕیان لەسەر قەدەغە کراو بوو، نەدەبوو شەڕ لەگەڵ هیچ کەسێکا بکەن. بەم ئاەتە خوای گەورە دەرگای لێکردنەوە فەرمووی بۆتان هەیە دەست بکەنەوە، بۆتان هەیە لە دوژمن بکوژن. کام دوژمن؟ ئەو دوژمنەی کەوا دەتان چەوسێنێتەوە بئەنەهم ظولیموا. ئەو مسلمانانە ڕێگەی دەستکردنەوە و شەڕکردنیان پێدرا کاتێک کە ناحەقیان بەرامبەر کرا، کاتێک کە ستەمیان لێکرا. خوای پەروەردگاریش دەفەرمێت دڵنیا بن لەوەی سەرکەوتن دەبەخشێ، کەواتە سەرکەوتن بەشێ دەبەخشێ بەو کەسەی کە زاڵم نییە، بەو کەسەی کە زوڵم قبوڵ ناکە. لە ئیسلامی ئێمەدا نابێت نە زاڵم بی، ناشبێ زوڵم قبوڵ بکەی. خوا دەفەرمێ مادام زوڵمت لێکرا ڕێگەی شەڕکردنم پێداوی، دیفاع لە خۆت بکە. ئەو زوڵمەت چییە؟ الذين أخرجوا من ديارهم بغير حق إلا أن يقولوا ربنا الله. ئەو کەسانی لە نیشتیمانی خۆیان دەرکران، ئەها باسی دیار دەکا خوا دەفەرمێ ئەم کەسانە لە نیشتیمانی خۆیان وەدەرنران و دەرکران بغەیری حەق، بەبێ تاوان. تاوانیان تەنهاوە بوو دەیانگوت بڕوامان بە ئەڵڵا هەیە کە تاکو تەنهایە، یعنی ئەم دەرکردنە لەسەر ئاین بوو، دەرکردن هەیە لەسەر نەتەوەیە. بەڵام تۆ تاوانێکن نیە، من تاوانێکم هەیە کە کوردم خەڵکی کوردستانم، ئەو تاوانێکی هەیە کە فارسە و خەڵکی ئێرانە، ئەوە تاوانێکی نییە و خوا بڕیاری داوە، کەواتە دەست درێژیکردنە بۆ سەر حەقێک کە خوا بڕیاری لێداوە. خوا دەفەرمێ هەر کەسێک دەری کردی لە نیشتیمانی خۆت زەلیل مەبە، زەلیلی قبوڵ مەکە، دەست بکەوە. خواش ئەو کەسەی کە بەرامبەر زاڵم ڕادەپەڕێ سەرکەوتنی پێدەبەخشێ. ئەمجا خوای پەروەردگار دەفەرمێ ئەگەر بێت و کۆمەڵە خەڵکێکی تر بەرەو ڕوویان نەبنەوە، ئەوە هەموو ئاینی خوش دەشێوە. خوا دەفەرمێ هەموو سەوامیعەکان، ئەو خانانەی کە بە خواپەرستی دابین کرابوون، هەموو کەنیسەی گەورەکان، هەموو کەنیشتی یەهودی و جوولەکەکان، هەموو مزگەوتی موسڵمانان کە زۆر ناوی خۆیان تێدا دەبرێ، هەموو وێران دەبوون. ئەم ئاەتە قورئانێ سەرنج بدەن دوو خاڵمان دەخاتە بەرچاو. یەکەمیان پێمان دەڵێ منافەسە دەبێت زۆر باش هەبێ. زۆر خەڵک دەڵێن مسلمانان بڕوان بە هیچ شتێکی تر غەیری خۆیان نەبێ، بەڵام قورئان وان ناڵێ. قورئان دەفەرمێ ئەگە بێت و منافەسەیت نەبێ لە بینی دوو کەسی سیاسیدا، لە بینی دوو بازرگانی اقتصادیدا، وڵات وێران دەبێ، حتا مزگەوت وێران دەبێ، چونکە نابێت دەسەڵاتێک بەتەنها هەبێ. ئەم منافەسەیە وا دەکا ئەم سیاسیە لە ڕقی ئەو باشتر کار بۆ میلەتەکە بکە. ئەگە هەر بەتەنها خۆی بێ بێمنەت دەبێ. ئەبێ منافەسە هەبێت لە منافەسەیەکی بەڵام شەریفانە بۆ بنیادنان، نەک بۆ ڕووخاندن. منافەسە هەبێت لە بینی دوو جیهەتا، کامیان باشتر خزمەت دەکەن. منافەسە هەبێت لە بینی دوو دەوڵەمەندە، تۆ بێنە بەرچاوت کەلوپەلێک لە خاریجەوە دەگە یەک بازرگان هەبێ بەخوا میلەتە دەڕوتێنێتەوە، کە زانی منافیسی هەیە نرخەکەش دادەبەزێنێ، موادی باشتریش دێنێ. دوو شێشخانە لە شوێنێکانە بن تەنها دانەیەکێ بێ کابراڵێ ناچارە هەڕوو لە من کە، بەڵام ئەگە منافیسی هەبوو ئەو باشتر خزمەتی تۆ دەکات بۆ ئەوی ڕوونەکەیتە ئەو ڕوو بکەیتەوە بە خێری خەڵکەکەتەوە دەبێت. حتا تەنانەت ئەگەر دکتۆرێک لە شوێنەکە بەتەنها ئەو بێ زەرەری میلەتەکەیە، ئەگەر دکتۆرێکی لەو باشتر هات منافەسەی دەکات، زیاتر حەز دەکات بخوێنێتەوە، زیاتر لەگەڵ نەخۆشەکە خەریک بێ، بۆی خەڵکی ڕوو بەلای ئەوە بڕۆن و بەرهەمەکانیان بۆ ئەو بێ. ئەمجا دووەم ئاەتەکە پێمان دەڵێ ئەگەر ڕۆژێ موسڵمانان دەسەڵاتیان هەبێ، نەک هەر ئاینەکانی تر لە ناو نابن. خوا لەم قورئانەدا یەکەم جار باسی ئەو خەڵوەتخانە دەکات کە کابرایەک بۆ خۆی یەکلایی کردێتەوە خەریکی خواپەرستیە، ئیتر بوزیە هەرچیەکە، نابێت تۆ تێکی دەی، نابێت کەنیسە بڕوخێنی، نابێت معبەدی جوولەکەکان بڕوخێنی، هەر وەکو واجبە دیفاعیش لە مزگەوت بکەیت. یعنی پێش مزگەوت قورئان ئەمانەی باس کردووە. مسلمان نەک دژی هیچ ئاینێک نییە، بەڵکو مافی هەموو گەلوونەتەوە و ئاینێک دەپارێزێ. ئەمە پەیامی خوایە. بۆیە خۆشەویستان، نیشتیمان ئەو خاکەیە کە پەروەردگار بڕیاری داوە دروستە دیفاعی لەسەر بکەی و خوێنی خۆتی بە قوربانکەی. ئەرچی نیشتیمان لەسەرمان. یەکەمیان بەڕێزان
ئەبێ دووشت جیاکەینەوە زۆر باش سەرنجی ئەم قسەیە بدەن ئێمە ئێستا دووشتمان لێ تێکەڵاو بووە بە سیاسیەوە بە حیزبیەوە بە حیزب و حکومڕانی وڵاتەکەمانەوە بە من و تۆی ئەهلی مزگەوتەوە خەریکە دووشتمان لێ تێکەڵاو دەبێت ئەبێ نیشتیمان و نەتەوە لەگەڵ حکومەت و دەسەڵاتە لە یەک جیا بکەیتەوە جەنابەت لەم حکومەتایی چت بۆ نەکراوە غەدرت لێکراوە کاتی خۆی ماڵت وێران بووە کوڕت کوژراوە دەربەدەر بووی ئێستا کۆمەڵە خەڵکی کە دەبنە ملیارێر تۆی فەقیر و داما و هەر ئەوە تا دەژی مافی ئەوەت هەیە ڕقل لە حکومەت بێ بەڵام مافی ئەوە نییە ڕقل لە نیشتیمانەکەت بێ ئەبێ ئەم دووشتە لێک جیاکەینەوە ماف خوراوی زۆر حەقی خۆتە ڕقل لە حکومەت بێ ڕقل لە فڵان کار بەدەست بێ ڕقل لە فڵان حیزب بێ دژایەتی بکەی ممارەسەی خەباتی مەدەنیت بکەی بەڵام نابێ ڕقل لە نیشتیمانێک بێ کە تۆش هاوڵاتی ئەوەی نابێ ڕقل لە نەتەوەکەی خۆت بێ بادام فڵان کەس کوردیاخوا هەموو میلەتی کورد لە ناو دەچوو بۆ منیش ئەویش لە ناوچێت نا ئەبێ حەز بکەی میلەتەکە سەربەرز بێ بۆچی بەڕێزان چونکە حکومەت ئەگەر عمری نوحیشی هەبێ هەر دەڕوا هەر ئێمە ئەم تەمەنەی کە هەمانە چەند حکومەت لەم وڵاتەیە ڕۆیشتن چەند کار بەدەست مردن چەند کەس وازی هێنا چەند کەسی تر دەڕوا یەکێکی تر دێ ئەمانە دەستا و دەست دەکەن و بە هەر شێوەیەک دێ ئەم حکومەت و دەسەڵاتە دەڕوایەکێکە دێ بەڵام ئەم کوردستانە هەر کوردستانە تۆ هەر خەڵکی ئێرەی تۆ هەر کوردی هەتا قیامەت هەر کوردی بچی هەر شوێنێکی دنیا هەر بە کورد دەناسری بۆیە ئاگامان لێ بێ ئەگەر متارە بەس ئەم قسەیەمان لەبەری من ڕەبی کیفایەت بێ مافت هەیە ڕقل لە حکومەت بێ بەڵام مافت نییە ڕقل لە نیشتیمانەکەت بێ بەڵام ئێمە دەبینین کابرا جارێ خۆ پیشاندانێک دەکرێت سەیەکی یەک تای گەورە دێنێ لەسەر جادەیەک دەیسووتێنێ حکومەت بەو تایە خۆ نا ئەو ژینگەی خۆت پیس دەکەی جادەکەی خۆت چاڵێکی ئەوەندی تێدا بێ بانی سارەکەی خۆت یەکەوێتە ناوە بەڵام ئێمە ئەو جادەیە چونکە بە موڵکی خۆمان نازانین بە نیشتیمانی خۆمان نازانین بەچی بە نیشتیمانی خۆتی نازانی بەوەی ئەگەر لە ماڵەکە تا کابرایەکی جگەرە چێژ بێ ڕووی نایە لە ماڵەکە تا جگەرەیەک پێشەیە چێتە دەرەوە ئەڵێ با ماڵەکەی دوو کەڵاوی نەبێ ها ئامادەنی یەک تۆز دوو کەڵ لە ماڵەکەی خۆتا بێ بەس ئامادەی تایەک لەسەر جادە بسووتێنی بە ئەو ژینگەیە هەمووی پیس بێ دوو لە ڕووی جەنابتان پەرژینە لەگەڵ ماڵی خوادا تەوالێتی مزگەوت مەکتەب خەستەخانە زانکۆ ڕوود نایە بچێ ناوێەوە بێزن نایە بەڵام تەوالێتی هەموو ماڵەکان پاکن کەواتە ئێمەوەمان دەرەوەی ماڵەکەمان بە نیشتیمانی خۆمان نەزانی بەڵام ماڵەکەی خۆمان بە نیشتیمانی خۆمان دەزانین لە چەندین خۆ پیشاندانە خەڵکم بینیەوە گڵۆب دەشکێنێ گڵۆبێک بەسەر جادەوە بەردێکی پێدا دەدا دار لاستیکێکی تێدەگرێ ئەچێ پارچێک دەشکێنێ کورسی پارەکە بۆ تۆ دانراوە دەسێ دەیشکێنێ وازانی حکومەت بەوە دەڕوخێ دارێک دەشکێنێتەوە بەڵام لە ماڵەکەی خۆدا ناهێڵم منداڵەکەی گوڵێک لێ بکاتەوە هەم ماڵەکەی خۆت بە نیشتیمانی خۆت دەزانی دیفاعی لێ دەکەی دەیپارێزی هەر وەختی ئێمە ئەو هەستە نەتەوایەتیەمان نەبوو ئەو نیشتیمانی کە تیا دەژین بە خەشی خۆمان و بە ماڵی خۆمانمان نەزانی بڕۆبکە گە دوژمن کورسی دەسەڵاتشمان پێشکەشکا سوودی لێ نابینین وڵاتانی دنیا بەوە پێش دەکەون خەڵکێکن وڵاتی خۆیان خۆش دەوێت نەتەوەی خۆیان خۆش دەوێت ممارەسەی حکمی مەدەنی خۆشیان دەکەن و دژی دەسەڵاتیش دەبن لەبەرەوەی ئێمە زۆر زەرورە ئەم دووشتە لێک جیاکەینەوە وەکو نووسەرێکی بەریتانی کاتی خۆی ڕۆبەرت فیسک دەڵێ عەرەب ماڵیان خاوێنە بەڵام شەقامیان پیسە لەبەر ئەوەی ماڵەکانیان بە موڵکی خۆیان دەزانن بەڵام شەقامەکانیان نا بۆیە زانایەکی بیرمەندیش فەرموویەتی مرۆڤ پێویستی بە شەقامی پاک و خاوێن نییە بۆ ئەوەی بەڕێز بێ بەڵام شەقامەکان پێویستیان بە مرۆڤی بەڕێزە بۆ ئەوەی پاک و خاوێن بن خاڵی دووەم نیشتیمان بە چێ جوان دەبێت چ کاتێک نیشتیمان لە دڵی من و تا شیرین دەبێت و حەز ناکەین لێی ڕاک ئەو خەڵکەوە تا خۆی بە دەریادا دەدا لەبەر چاوی تۆ دەخینچێ دراوسەکە دێتەوە ئەم دوو بەیانی دەڕواتەوە ناو هەمان دەریاوە نیشتیمان ئەگەر ئەم سێ تاقمەی تێدا بوو جوان دەبێت جێگەی ئیسراحەت دەبێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حديثك لصحيح مسلم فرموديك درجه أما مقطعي لي ودقين جماري فرمودك 7136 لصحيح مسلم سرور من صلى الله عليه وسلم فرموي أهل الجنة ثلاثة خلقين سيتشين أهلي بهشتن أم سيتشين أهلي بهشتن جان فرمودي بي من ضلي أو أم صفتيت يدا بالضلنيا بكدت يدا بهشت أجر أم سيتشين لسر زويها بون والله إرد بيت بهشت بيش بهشتي قيامات يا كم يعني ذو سلطان مقسط متصدق موفق کار بەدەست لە وڵاتە هەبێ وڵاتی بێ حکومڕان وێرانە یاخوا پاشاگەردانی نەبێ و هەرکەس بۆ خۆی نەبێ هەموو خەڵکە فەقیرەکە دەفەوتێ ئەبێ دەسەڵاتدار هەبێ بەڵام دەسەڵاتدار سێ سیفەتی هەبێ یەکەمیان دادپەروەر بێ ئەیناگە دادپەروەر نەبێ هەر نەبوونی باشترە دەسەڵاتدارێک کە دادپەروەرە بە چاوی یەکسانی سەیری میلەت دەکا ئەرکت هەیە و مافت هەیە هەموو وڵاتی پێشکەوتوی دنیا ئاوان
تۆ هاوڵاتیەکی ئەرکن لەسەر شانە بەرامبەر بە نیشتیمانەکەت بەڵام نیشتیمان و حکوومەتەکەش مافی تۆ ناخوا حەقی تۆش دەدا ئینسانێکی دادپەروەرە کار بەدەست بەخشندەیە و دڵواڵایە دەستی کراوەتەوە هەر ناینوقێنە و هەر کۆی کاتەوە نەیدا بە خەڵکەکە ئینسانێکە دەستی کراوەیە دڵی واڵایە ئەوەی لەو بەرهەمی وڵاتەدایە هەر خەزنی ناکات و بیخاتە ژێر زەمینەوە ئەیداتە میلەتەکە ماڵ هەڵناگرێ ئەمڕۆ خزمەتی میلەتەکەت بکە بەیانی ئەوەی دوای تۆش خزمەتی دەکا ئەویش پێ دەگا سێمیان ڕوو لە خوایە و خوش موفەقی دەکا پشت بە خوا دەبەستێ و خوش موفەق و سەرکەوتووی دەکا ئەوە خاڵی یەکەم نیشتیمان بەمە جوان دەبێت ئەهلی بەهەشتیشە هەر کار بەدەستێک ئاوا بێ بەهەشتی خوا جێگایەتی دووەمیان وەڕەجل ڕەحیم ڕەقیق القەلب لكل ذي قربى ومسلم ئینسانێکی دڵنەرمی دڵناسکی پاک و بێگەرد بە بەزەیی بۆ هەموو خوێش و نزیک و موسڵمانێک ئەم چینی دەوڵەمەندەکان چینی سیاسیەکان چینی زاناکان ئینسانانێکی دڵپاکن دڵنەرمن بە بەزەیین بەوەی لێیان نزیکە بەوەی کە لێیان دوورە خۆشەویستی هەیە بۆ هەموو دانیشتوانی وڵاتەکەی نەها نیشتیمان بەمانە جوان دەبێت سێمیان چینە فەقیرەکە وعەفیف متعەفیف ذو عیال کەسێکە هەژارە لە ڕووی مادەوە لە ڕووی مادەوە زۆر هەژارە بەرگی شڕە گیرفانی خاڵیە بەڵام دڵی ئاوەدانە بەڵام دڵی زۆر پاکە نیەتی بەڵام قەت چاوی حەسوودی بۆ ماڵی دەوڵەمەندێک هەڵ نابڕێ قەت خۆزگە بەوە ناخوازێ موڵکەکانی فڵان کەس هەمووی ئەو بوونایە دڵی تێرە ڕاستە گەدەی خاڵیە بەڵام دڵی ئاوەدانە دڵی پاکە دەستی پاکە بەو هەژاریە ئیش بۆ ماڵی دەوڵەمەندێک دەکا خیانەتی پێ ناکە ئەڵێ حەقی ئیشەکەی خۆم دەدەم چونکە ئێوارە کرێی لێ وەردەگرم داوێنی پاکە لە 100 ماڵا بێ خیانەت بە ئەهلی ئەو ماڵە ناکە ماڵ و منداڵێکی زۆری بەسەراکەوتوێتەوە بەڕەنجیشان بە خێویان دەکا قەت سکاڵای خۆی لای خەڵک ناکە بڵێ پیانەوە فەوتام و بەخوا بۆم بەخێو ناکرن و هەر تەنیا باڵم و نە ئەمانە ناڵێ دەڵێ پشت بەخوا دەبەستم خوا ڕازیقی منیش و ئەوانیشە وەڵڵی ئەوە لە کۆمەڵگەی ئێمەدا جەنابتان هەمومان دەگرێتەوە بە ئیزنی خوا هەر کەسی ئەم سیفەتەی تێدا بێ ئەهلی بەهەشتە ئەو وڵاتەش ئاوەدان دەبێت وڵاتێک سەرکردەکانی ئاوا بن دەوڵەمەندەکانی دڵنەرم بن هەژارەکانی دڵگەورە بن وەڵڵی وڵاتەکە دەبێتە بەهەشت دەبێتە بەهەشتۆڵکەیەکی بچووک دواتریش هەموو خەڵکەکە کە مردن دەچنە بەهەشتی کۆتاییەوە سێمیان نیشتیمان هەروەکو شێرە کوڕی پێویستە بۆ ئەوەی لە کاتی جەنگە ڕوبەڕووی دوژمن بێتەوە لە مەیدانی سیاسیشدا شێرە ڕێویشی پێویستە ها کورد هەر شانازی بە شێرەوە دەکەڵە شێرە پیاوی ئاوامان هەیە بەڵام ئەبێ شێرە ڕێویشمان هەبێ لە مەیدانی سیاسەتە ئەگەر لە بەرەکانی جەنگە شێرە کوڕ دەیخوا ئەبێ لە مەیدانی گفتوگۆدا خەڵکی ڕێوی ئاسات هەبێت کە کۆڵانە بچووکەکانی سیاسەتی شارەزا بێ بە شێرە کوڕ مەیدانی گفتوگۆ نابرێتەوە باش شێری ناو سەنگەر بی ئەبێ لەو مەیدانەدا ڕێوی بی وەکو ڕێوی هەموو کون و قوش بنێک بزانی بۆ ئەوەی خۆت دەرباسکەی و میلەتەکەت ڕزگارکەی بۆیە کابرایکی وەکو ڕۆمێڵ کە سەرکردەی هێزەکانی ئەڵمانیا بوو لە سەروی ئەفریقیا کە هێزەکانی بەریتانیا بە سەرکردایەتی مۆنتۆگۆمری هێنایە لەرزین بە گیری هێنابوون ئەو ئینگلیزانە بەو هەموو هێزەی خۆیانەوە بەو هەموو سوپایەوە زەوتی ئەو پیاوە ئەڵمانیانە دەکرد کە ناوی ڕۆمێڵ بوو لەبەر ئەوە ناویان نا ڕێوی بیابان لە سەرکردناڵە شێرە کوڕێکی ئەڵمانی ئەڵێ ڕێوی بیابان بوو بەو هێزەکەمەوە بەو قووەتەکەمەوە ئەو بەریتانیا بە چۆکدا هێنابوو وەکو ڕێوی هەزار کونی هەبوو بە هەزار شێوە خۆی دەگۆڕی بۆیە ئێمەش لە کوردستانە وەکو شێرە کوڕانی پێشمەرگەمان هەیە بەداخەوە لە بواری دیبلۆماسیدا زەعیفین ڕێویەکانی بیابانمان نین کە لە کاتی گفتوگۆی سیاسیدا بتوان حەقی میلەتەکەمان بستێنن بۆیە زۆرجار تووشی تێشکان دەبین نیشتیمانی ئێمە کوردستانە قورئان وڵاتی ئێمە بە مبارەک ناو دەبا خوای پەروەردگار لە سوڕەتی ئەلمؤمینوندا باسی تۆفانی نوح پێغەمبەرمان بۆ دەکا کاتێ ئادەم و حەوا لە بەهەشت هاتنە خوارەوە بە سەر زەوی لە هیندستان نیشتە جێبوون هیندستان لانکەی یەکەمی مرۆڤایەتیە دووەم جار کە مرۆڤ هەموو کافرەکانی ژێر ئاو کەوتن و کۆمەڵێکی پوخت و کەممانەوە لەسەر زەویدا موحید و چاکە کار و پاک و خاوێن نوح لە ناو کەشتێکەدا بوو مەوجی دەدا وەکو شەپۆلەکانی وەکو شاخ دەهاتن و دەچوون لە ناو کەشتێکەدا خوا پێی فەرموو وەقل ڕەبی ئەنزیلنی منزەلەن مبارەکەن ئەی نوح دوعا بکە بڵێ پەروەردگارە ئەم کەشتێ من بەسەر ئەم ئاوەیە نازانم ڕوو لەکوێ دەکات چاوم لە هیچ شوێنێکی سەر زەوی نییە هەمووی ئاوە یا ڕەبی خوایە داوا لێ دەکەم ئەم کەشتێ لە شوێنێکی مبارەکە بنیشێتەوە
مامۆستای پایەبەرزی کورد مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود لە تەفسیری ڕامانە ئاوا تەفسیری مبارەکی کردووە. خاچی مبارەک دوو سیفەتی هەیە، یەکەم بە پیتە لە ڕووی بەرهەمەوە، یعنی هەرچی خەڵکی ئەو شوێنە بیەوێ تایەتی. بۆ ئەم سەردەمە بۆ سەردەمی داهاتوو ئێستا کوردستانی مەفعلەن وایە، هەرچی مرۆڤ پێویستی پێی بێنە ناو خۆیدا هەیە، لە بواری کشتتوکاڵە، لە بواری پیشسازیدا، لە بواری کانزاکانی ژێر زەویدا هەمومان هەیە، لە بواری مەناخی پاکە، لە بواری ئاو هەوای گونجاوە، لە بواری شاخ و دەشتدا، لە هەموو بوارێکمان هەیە. مبارەک ئەوەیە پێداویستیەکانی ژیان بۆ دانیشتوانەکەی لە ئێستا و داهاتوودا تایەتی. دووەم مبارەک ئەوەیە یعنی خوا لە شەڕ و خراپە و خوێن ڕشتن بە دوور بێ. شوێنی مبارەک و پیرۆز ئەو شوێنەیە کە خوێنی مرۆڤی تیا ناژێ، کەوا ئاژەود و بەرەکی تێدانێ. ئەمە دوعای نوح بوو، خوایە ئەو شوێنەی تیا دەنیشێتەوە ئەم کەشتێ مبارەک بێ. خوا فەرمووی وقيل يا أرض ابلعي ماءك ويا سماء أقلعي وغيض الماء وقضي الأمر واستوت على الجود وقيل بعدا للقوم الظالمين. مامۆستا هەژاری موکریانی هەزار ڕەحمەتی لێبێ. جا من دایمە حەز دەکەم هەر ئەو کەسێک کە باسی دەکەین کورد بێ، پەنا بۆ نەتەوەکانی کە نەبێت، چونکە ئەم دەوڵەمەندی ئێمە هەمانە لە بواری فکریدا، لە بواری نووسیندا، لە بواری ئەدەبیدا هیچ میلەتێکی دنیا باوەڕ ناکەم هەیبێ. مامۆستا هەژار هەزار ڕەحمەتی لێبێ لە تەفسیرەکەیە سەیری کە بەقەدە ژمارەی پیتەکانی قورئان تەفسیرەکە دەکا. ئەفەرمێ ئەو جا گوترا زەمین ئاوت هەڵقۆڕێنە، بەرزایی بەس ببارێنە، ئاوڕۆچ و بەناخی ئاخاو کار سەری گرت، لەسەر جوودی لەنگەری گرت، وترا تارن ئەوانەی ناحەقی کارن. کەشتێکە لەسەر جوودی کە لە کوردستانایە نیشتەوە. ئێستا شاخی جوودی ئەم ناوانەش پێدەوترێ: ئارارات، هەروارات، بەخشندە، جوودی، گودی، کوردی، کوردین. هایواناوی کوردینەوە لە شاخی جوودی وەرگیرەوە. ئەم بە درێژایی مێژوو شاخی جوودی ئەم ناوانەشی بەسەرا بڕاون. حتا تەناڵەن شاری شەڕناخ کە لە کوردستانایە، شەڕناخ یعنی شاری نوح، یعنی ئەو شارەی دوای تۆفانەکە نوح تیاژیاوە. ئێستا عەرەب ئەویشیان تەعریب کردووە، ناوێن ناوە شەڕناق، ناوێن ناوە شەڕناق بۆ ئەوەی لە نوحەکە دای ببڕن. ئەینا شەڕناخ یعنی شاری نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ. قورئان دەفەرمێ وەقیلە بعدا للقوم الظالمین. ئەم ئاەتە پێمان دەڵێ ئەم کوردستانە جێی ناحەقی کار و زاڵمی تیان نابێتەوە. زاڵمەکە هی دەرەچی بێ و بێداگیریکە، زاڵمەکە لە ناو خۆیدا بێ. هەر کەسێ ناحەقی بەرامبەر بەم کوردە بکە ئەوە موژدەی خوایە. نە لە ناو خۆیدا زاڵمی ناپاق قبوڵ دەکا، نەدێڵە دوژمنی دەرەکی بەسەری ئازاڵ بێت، دڵنیا بە ڕۆژە ڕزگاری دەکا، بە شەرتێک ئێمەش ڕوو لە خوا بین. داگیرکەرانی ئەم کوردستانە لە هەر شوێنێکن با بزانن هەتا کورد سەربەخۆ نەبێ، تا کورد ماڵ و حاڵی خۆی نەبێ، تا کورد خاوەنی درا و دیناری خۆی نەبێ، دڵنیا بن ئێوەش ئیسراحەت ناکەن. دکتۆر عەبدوڵڵا پەشێوی شاعیری بوێری کورد دەفەرمێ تا چرای ئێمە نەسووتێ ئێوە هەرگیز ڕووناکایی نابینن بە چاوی خۆتان، تا ئێمە دیل و کۆی لەبین هەر کۆت و نیر تۆق و زنجیر دەکەین بۆتان. قڕمان دەکەن قورتان بەسەر، گەر بژمرین تەنیا دیلی دەدۆڕێنین، چه هەیە لە دیلی تاڵتر؟ گەر بژمرین هەر سەرکەوتوین، کوا لە کۆیلەی شەهید زاڵتر. قڕمان دەکەن قورتان بەسەر، دوای مردنیش لێ ناگەڕین نیشتیمانمان بکەن بە ماڵ، لێ ناگەڕین گۆشتمان بخۆن وەک قەل و داڵ. گەر هیچ نەبێ دەبینە خاڵۆزەی بێستان، زیوانی ناو دەغڵودانتان، دەبینە لم دەچینە ناو پاروی نانتان، دەبینە مار پەپکە دەخۆین لە ناو نوێنتان، دەبینە شێرپەنجە و میکرۆب گەرا دەخەین لە ناو خوێنتان، دەبینە کوان هەر دەمە و لە جێیەک دەردەین، دەبینە ژان لە سەد لاوەتێتان وەردەین، دەبینە زێرۆی هەزار پێ دەم ژیر دەکەین لە گەروتان، دەبینە تامیسکەی سەر لێو با پشتشێوی سەر پێڵوتان. قڕمان دەکەن قورتان بەسەر، دوای مردنیش لێ ناگەڕین نیشتیمانمان بکەن بە ماڵ، لێ ناگەڕین گۆشتمان بخۆن وەک قەل و داڵ. گەر هیچ نەبێ شەوان دەبین بە تارمایی و مێردەزما، وەکو گەڵادا دەوەرین، بەیانیان دەبینە ڕووبەندی ئاسۆ بەری گزنجی خۆر دەگرین. قڕمان دەکەن قورتان بەسەر، شایی بکەن دەیکەین بەشین، پرسەدانێن کاستان دەکەین بە پێکەنین. دەبینە لەکەی زمان و تانەی سەرچاو، دەبینە مووی ناو خۆراک و خەڵتی ناو ئاو،
تا چرای ئێمە نەسووتێ ئێوە هەرگیز ڕووناکایی نابینن بە چاوی خۆتان تا ئێمە دیل و کۆی لەبین هەر کۆت و نیر تۆق و زنجیر دەکەین بۆتان. بیرمەندێکیش دەفەرمێ ئەو گەلەی ئەو نەتەوەیەکی تر دەچەوسێنێتەوە دڵنیا بێ خۆی ناحەسێتەوە. بۆیە لێرەوە بە ناحەزانی کوردستان دەڵێن واللهی ئەوەی کە ئێوە دەیکەن بە زایەدانی تەمەنی خۆتانە تا کورد لە ماڵی خۆیدا ئازاد و سەر بەخۆ نەبێ واللهی ئێوەش لە هیچ پارچەیەکی کوردستانە ئیسراحەتتان نابێ. کورد لە فەرموودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم. پرۆفیسۆر سەلام ناوخۆش کە خەڵکی ئەم شارەیە لەم ماوەیەدا کتێبێکی بە هێزی دەرکردووە بە ناونیشانی کوردستانی ساسانی و کوردستانی ڕۆمی. لە بەرژی یەکەمدا لاپەڕەی 68 دەفەرمێ ڕۆژێک حەزەتی فاتیمە لە باوکی دەپرسێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئایا زمانی غەیری عەرەبی هەیە لە دنیادا باوە گیان؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ بەڵێ کچم زمانی غەیری عەرەبیش زۆرە لە جیهاندا بۆ نمونە زمانی کوردی. دەڵێ باوە گیان جا کوردی چ زمانێکە؟ لەو کاتەدا لە دەرگا دەدرێ فاتیمە دەچێ دەرگاکە بکاتەوە یەکێ لەبەر دەرگای ئینسانێک پێی دەڵێ میمکە مەمەد لە ماڵە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەوە جوبریلە لەسەر شکلی ئینسان هاتۆ بە زمانی کوردی قسە دەکا پێی بڵێ مەمەد لە ماڵە میمکە یعنی دادە مەمەد لە ماڵە ئێستا زۆر بیرم لێ کردوێتەوە باشە بۆ کورد ناوی مەمەندی هەبووە مەمەدی هەبووە حەمەدی هەبووە ئەوە بە کوردی هەر ناوی محەممەدە خوا سەلەم ها مەمەندەکانی ئێمە مەمەدەکانمان حەمەدەکانمان هەر ئەسڵەکەی محەممەدە فەمووی بڵێ مەمەد لە ماڵە ئەم بەسەرهاتە لە چەندین کتێبە هەیە. جلی کوردی ئیمامی ئەبوو داود لە سونەنەکەیە و شێخ ئەلبانی ڕەحمەتی خوا لێی دەفەرمێ حەدیثەکە حەسەنە. ئیبن حەجەریش لە فەتح الباریدا ئەم فەرموودەی هێناوە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جلێکی لەبەردا بوو نیشانەی پێوە بوون ڕسمی تەیر و توار و ئەوانەی لەسەر بوو. دەفەرمێ کە لە نوێژەکە بۆ فەرمووی ئەم جلانە لە ذیکری خوا خەریب و بێ ئاگام بکەن سەرنجڕاکێش بوون لەبەرەوە ئەم جلانم بۆ بەرن بۆ لای کابرایەکی دوکاندار کە ناوی ئەبی جەهەمە پێ بڵێن جلێکی سادەم بۆ بێنن. لەنێو ئەو جلانەی کە هێنایان پۆشاکی تێدا بوون ئەمە جلی هیندستانیەوە جلی فڵانێوانە جلێکی کوردی تێدا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جلە کوردیەکەی هەڵگرت فەرمووی ئەمە لە هەموویان قابیلترە جلە کوردیەکەی لەبەر کرد. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمدانی ناوە بە زمانی کوردیدا هەمدانی ناوە بە جلو بەرجی کوردیدا بۆیە هیچ میلەتێک لە دنیادا نییە وەکو میلەتی کوردی موسڵمان ئەگەر لێی تێک نەدەن پێغەمبەری خوای خۆش بوێ و دۆست و دەست لە ملانی ئیسلام بێ. بۆیە هەر لەسەر ئەمە دوژمنانی ئیسلام بەڕێزان لە کۆن و نوێ و ویستیانە خیانەت لە میلەتە بکەن هاتوون شتیان داتاشیۆ بە ناوی دینەوە بۆی ئێمە لە پێغەمبەری خوا دوورخانەوە دەبێت زۆر ئاگاداری ئەم خیانەتە بین ئەمە بەشێکە لە خیانەتی نەتەوەیی. کاتی خۆی مامۆستا هەژار کە شەرەفنامەی کردووە بە کوردی لە لاپەڕە 16دا کە لە ساڵی 1970 لە چاپی دووەمەکەیدا باس نووسراوەتەوە چاپی 1970 ئەڵێ شەرەفخانی بەدلیسی لەمە بە دوورە کابرایەکی تورک هەبووە ئەمەی نووسیوەتەوە ئەڵێ کابرایەکی موسڵمان هەبووە ناوی ئۆرغانی تورکستانی بووە کابرا تورک بووە کابرایەکی کورد ناوی بوغدوز بووە ئەڵێ ئەم بوغدوزەی هێناوە خەڵکی کوردستان بۆ کورد بووە توێتی تۆ بچۆ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بزانە چ قورئانێ شتێک هاتوۆتەوە بۆمان بێنە یعنی کابرا تورکەکە بە ناوی ئۆرغانەوە ئەمەی نارد بێ. دەڵێ کە چوو ئەم کابرا کووردە ئەوەندە ناشرین بوو ڕەزای گران بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە چاوی پێکەوە لەبەر چڵ و چاوی هەڵقرد چاوی هەستا و لە داخانی تووک و نەفرینی لە هەموو کوردی سەرزەوی کرد. جا مامۆستا هەژار کە ئەمە دەنووسێتەوە لە شەرەفنامەیە بۆ خۆشی دەفەرمێ هەر لە هەمان لاپەڕەیە ئەڵێ حاشا کە پێغەمبەری خوا ئاکاری وانە نالەباری بوو بێ ئەم درۆ پوچ و بەربادە لە دەمی ئەوانە زیادە کە بۆ لاشی مرداری دنیا ڕێکیان خستووە یعنی تورک هاتوون ئەمەیان بەدەم پێغەمبەرەوە هەڵبەستووە بەس بۆی ئێمەی کورد لە ئیسلامدا بڕنن. شیعەکان چیان کردووە؟ کابرایەک هەیە پێیان کولەینی چۆن ئێمە دەڵێن صحیحی بوخاری هەن لە دوای قورئانەوە ڕاستترین کتێب کە فەرموودە بێ صحیحی بوخاریە کولەینی شێخی بوخاریە لای شیعەکان لە کتێبەکەی خۆیان داهاتووە دەڵێ ربيع الشامي وتي سألت أبا عبد الله فقلت إن عندنا قوما من الأكراد وإنهم لا يزالون يجيئون بالبيع فنخالطوهم ونبايعهم فقال يا أبا الربيع لا تخالطوهم فإن الأكراد حي من أحياء الجن
كشف الله عنهم الغطاء فلا تخالطوهم. ئەڵێ چوومە لای ئەبا عەبدوڵڵا سەلامی خوای عەلەیهی سەلام وتم کۆمەڵە خەڵکێکی کورد زوبان هاتوون جلی کوردیان لەبەرایەوە بە کوردی قسە دەکەن شت دەفرۆشن و هاتوونە ناومان و تێکەڵاومانن شتیان لێ بکڕین و پێیان بفرۆشین وتی نانە نەکەن لیان نزیک مەبنەوە فەلا تخالیتوهم تێکەڵاویان نەبن چونکە ئەو کوردانە ئەسڵی جنۆکەن ئینسان نین جنۆکەن و خوا پەردەی لەسەر هەڵماڵیون و خەڵک دەیانبینی ئەیناوە لە قەومی بەشەر نین ئەوە بەم میلەتی کوردی ئێمە وتراوە لە کتێبی ئاینی خۆیاندا لە بەشێکی تریان لە ڕەبیعی شامی لە ڕیوایەتێکی ترا دەڵێ ولا تنكحوا من الأكراد أحدا فإنهم جيش من الجن كشف عنهم الغطاء ئەڵێ ژن و ژنخوازی لەگەڵ کوردەکان مەکەن چونکە ئەوانە لە مرۆڤایەتی بەدەرن ئەوانە جنۆکە و شەیاطینین و خوا پەردەی لەسەر لاداون و شکلی مرۆڤیان وەرگرتووە ئەوە بەڕێزان بە ئێمە دەوترێت بۆ ئەوەی ئێمە لە بەزمان ئاینەوە وریانە بین دینەکەشمان لەدەستدەین هەروەکو نیشتیمانمان لەدەستدا دینەکەشمان لەدەستدەین عربێکی شۆڤێنی وەکو دکتۆر محەممەد بەهجەت قوبەیسی کتێبێکی هەیە الأكراد والنبي 330 لاپەڕەیە لە لاپەڕەی 250دا دەڵێ لە عالمە کوردەکانم بیستووە دەڵێن پێغەمبەر ئیبراهیم کوردە دەڵێ پێیان دەڵێم کورد نییە کە دەڵێن ئیبراهیمی کوردی یعنی ئیبراهیمی کوڕەیدی معنا کورد نییە وەکوونەتەوە معنای ئیبراهیمی دوورخراوە ئەوە تا ئیبراهیم لە ئورەوە چۆتە حۆڕان و دوای چۆتە خود فەلەستین و دواتر چۆتە مەککە ئەڵێ دەڵێن محەممەد ئەسڵی بنەچەی کوردە نا محەممەدی کوڕەیدی یعنی محەممەدە کە لە مەکە دەرکراوە بۆ مەدینە هەست شتەکان چۆن هەڵدەژێڕنەوە بەڵام بێئاگان لەوەی میلەتی کورد بەمانە ناخەڵەتێ ئێمە پیاوێکی وەکو پیرەمێردمان هەیە کە لە ستایشی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو ئیبراهیمەی تۆنەوەی ئەوی لە کوردستانە دەرکەوت برەوی با پیرە گەورەت فەخری کوردانە مەڵبەندی ئەوە ئەم جەومەکانە توخوا هەر لەبەر دڵی ئیبراهیم دەردمان دەرمانکە تەنیا تۆی حەکیم بەڵێ با پیرە گەورەی میلەتی کورد ئیبراهیم پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ بەڵام ئەو ناحەزانە سەیریکە خیانەت لە مێژوو دەکەن سەرەڕای دەردی هەمووان گرانتر ئەوەیە لەناو خۆشماندا لەناو کورزبانەکانی خۆشماندا خەڵکانەکەن بە نەزانی یان بە زۆرزانی دایانەوێت لە ئیسلام دوورمان خەنەوە ئەڵەن کاکە کاتی خۆی سەحابە هاتوون لەشکری ئیسلام هاتووە کوردیان لەناو بردووە میلەتی کوردیان شەوساندۆتەوە کوردستانیان داگیر کردووە ها ناشرینی دەکەن و قسانتان ڕەبێ زۆر بیست پێ و چەندین کتێبی لەسەر دەنووسرێ بەڵام ئینسان شەڕەقسە سوودی نییە ئەگە تۆ نەخۆشیەکت هەبێ ئەبێ بچێ لای پسپۆڕێکی نەخۆشیەکەت ئەگە دوو کەس کێشیان هەبێت لەسەر شتێک بڵێن یەکیان بڵێ ئەمە دەرمانە یەکیان بڵێ نەخێر ئەمە نەخۆشی و دەردە ئەبێ شێیەک لای ئەم مەسەلەیە بکاتەوە پسپۆڕێکی دەرمانساز دەرمانسازێک دکتۆرێکی سەیدەرانی بڵێ کاکە وەڵی ئەمە یان دەردەیان دەرمانە نابێ قسەی من و تۆ بێ ئێمەش بۆ ئەوەی یەکلایی کەینەوە کورد بە ئیسلام بەختەوەر بۆ یان زەردمەند بووە پرس بە پیاوێکی بێلایەن لە مێژوودای وەکو پرۆفیسۆر دکتۆر کەمال مەسەر دەکەین کە دکتۆر کەمال مەسەر هەموو میلەتی کورد قابلی قەرزاری ئەم مێژوو نووسە بێلایەنە بوێرەیە پیاوێکی پاک پیاوێکی بەڕێز کە ئێستا لە ژیاندا و لەم شارەدایە خوای گەورە تەمەن و بەرەکەت بخاتە تەمەنیە و عاقبەتی خێرکە دکتۆر کەمال مەسەر ئەو پیاوەیە کە لە ساڵی 1967 کتێبێکی لە ئیتیحادی سۆڤێتی ئەو کەمە زەمانە چاپ کردووە دەربارەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە ساڵی 18 بۆ 32 ئەڵێ ئەو کتێبەی من هێبێرت ئیرفانس کە کابرایەکی ئینگلیزی بەریتانیا هاتووە دیراسەی کردو و لێکۆڵینەوەی لەسەر کردووە ئەوەندە بە بێلایەنی نووسیومە هەستی نەکردووە کە من کوردم ئەبێ مێژوو نووس وابێ باسی نەتەوەی خۆی دەکا ئەو ئینگلیزە وڵا من هەستم نەکردو دکتۆر کەمال مەسەر کوردە ئەوەندە بە بێلایەنی مێژووی نووسیوەتەوە مێژوو نووس نابێت بەلای هیچ شتێکە دای بشکێنێ ئەم پیاوە دەڵێ لەبارەی کورد و ئیسلامەوە ئەڵێ پێش ئەوەی ئاینی ئیسلام سەر هەڵبدات کورد ئاینی خۆی لەدەستدا بوو کە ئاینی ئیسلام سەری هەڵدا کورد خۆی نەتەوەیەکی ژێردەستە بوو دواتر کورد کەڵکی لە ئیسلام وەرگرت کاتێ ئیسلام یەکسانی بڵاو کردەوە بۆ هەموو نەتەوەکان یەکسانی بڵاو کردەوە بۆ هەموو نەتەوەکان میلەتی کوردیش لەو یەکسانێکی ئیسلام بڵاوی کردەوە سوودمەند بوو و ویستی خۆی هەستێنێتەوە بەڵێ ئەمە قسەی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەسهەرە کە قسەی ئەم و ئەو لە ئاستی ئەو قسەی زانا گەورەیەدا هیچ اعتیبارێکی نییە بۆیە ئەم میلەتەش نابێ خیانەتی لێ بکرێن نابێ نەبێڵین میلەتان خیانەتمان لێ بکەن نەخۆشمان خیانەت بە مێژووی پاشی ئیسلامەتی و دینداری خۆمانەوە بکەین
داواکارم لە خۆی پەروەردگار یا ڕەبی خۆیان کوردستانمان پارێزی یا ڕەبی خۆی پەروەردگار خۆت ئەم نیشتیمانت بە موبارەک ناو بردووە یا ڕەبی خۆیان هەمیشە پڕ پیت و بەرەکەتی کەی یا ڕەبی خۆیان لە شەڕ و شۆڵ بیپارێزی یا ڕەبی خۆیان خۆت فەرمووتە کوردستان زاڵم قبوڵ ناکە لە زاڵمی ناوخۆ ڕزگارمان کەی لە زاڵمی دەرەکیش خۆیان بمان پارێزی یا ڕەبی خۆیان شەڕ و فیتنە کۆتایی پێبێ خۆیان هەموو شتەکان بە حیوار و سەلامەتی کۆتاییان پێبێ و بە قازانجی ئێمەی کوردی مسلمان لە خاکی خۆماندا تەواو بێ ئەو کەسانی کەوا پێشمەرگەن و دیفاع لە خاکی پیرۆزی کوردستان دەکەن خۆیان بیان پارێزی ڕۆڵی ئەم میلەتەن یا ڕەبی خۆیان ڕۆڵی ئەم میلەتە دەست بەدەست نوێژە لە هەر شوێنێکی دنیادایە خۆیان بیپارێزی یا ڕەبی خۆیان شیفای نەخۆشەکانمان بدەی یا ئەرحەم الراحیمین شیفای نەخۆشەکانمان بدەی ئەو کەسانی دڵبەخەمن دڵیان خۆشکەی ئەو کەسانی کەوا هەر گرفتاریان هەیە ڕزگاریان کەی ئەو خێزانانی کێشان هەیە ئیسلاحی حاڵیان بکەی منداڵەکانمان ساڵح و خواناس و زانا بکەی ئەو کەسانی منداڵیان لاسارە خۆیان ساڵحی کەی ئەو کەسەی مناڵی تا ئێستانی ئەولادی ساڵحی پێ عەتاکە یا ئەکرەمە الئەکرەمین عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون